سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشتکاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. لە ئاڵلقەیەکی دیکە لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. لە ئاڵلقەیەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەری دوو بابەت دەبن بەناوەکانی چیرۆکی ئاڵای سوور لە وەرگێڕانی بەڕێز توانە محەممەد نووری و ژن و مەی لە ڕۆمانی دواشەوی دابەزینی عیسای شێرزاد حەسەندا. لە نووسینی بەڕێز خاتوو دیمان عەبدوڵڵا و لە ئامادەکردنی بەڕێز ساید ئەمانی. بۆ هیوای ناوەڕۆکی بابەتەکان جێگەی سەرنجی ئێوەی ئازیز بێت لەگەڵمان بن بۆ بینینی. چیرۆکی ئاڵای سوور وەرگێڕانی بۆ سەرزمانی کوردی توانە محەممەد نووری. لە ئازاری 1871 شۆڕژگێرانی فەڕەنسا دەستیان بەسەر هۆتێل دیفیل لە پاریسدا کرد کە بوو بە ناوەندی کۆمۆنەی پاریس و ئاڵای سووریان هەڵکرد. لە کۆمۆنەی پاریس ئەمە یەکەم جار بوو کە چینی کرێکار لەگەڵ هاوپەیمانەکانیان دەستیان بەسەر دەسەڵاتدا کرد. لە وەسفکردنی ئەمەدا لە کتێبی شەڕی ناوخۆ لە فەڕەنسادا مارکس نووسیویەتی جیهانی کۆن بە بینینی ئاڵای سوور تووڕە بوون. ئەمە یەکەم جار نیە ئاڵای سوور وەک هێمایەک بۆ هیوای شۆڕژگێرانی ستەم لێکراوان هەڵکرابێ. بە درێژای میژوو چینە بێبەشەکان وەک نیشانەی یاخیبوونیان ئەم ئاڵایەیان هەڵکردووە. ڕۆمای کۆن بەهۆی ڕاپەڕینی کۆیلەکانەوە هەژێندرا و دوجار ڕووخێندرا. لەم یاخیبوونانەدا ئاڵای سوور هێمای شەڕی کۆیلە یاخیبووەکان بووە. لە بزوستنەوەی گەورەکانی جووتیاران لە ئەڵمانیا لەشکری جووتیاران بە هەڵگرتنی ئاڵای سوور لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ڕێپێوانیان کردووە. لەگەڵ سەرهەڵدانی چینی بۆرژوازی و سەرمایه‌داری دەوڵەتی نەتەوەیی مۆدێرن هاتە پێشەوە. لە کاتێکدا سەرمایه‌داری لە خەباتدا بوو بۆ ڕووخاندنی ئەو بربەستانەیە سیستەمی فێۆدالی دروستی کردبوون. هەلومەرجی لەبار بۆ گەشەسەندن و بازاڕێک بۆ کاڵاکردن و ئازادی بازرگانی و گواستنەوەی دروست کرد. ئەمەش وڵاتانی وەک ئەمڕۆ دەیناسن هێنایە ئاراوە. هەر یەکەیان خاوەنی ئاڵای نیشتمانی خۆیەتی کە نوێنەرایەتی چینی سەرمایه‌داری وڵاتە جیاوازەکان دەکات. لە کاتێکدا چینی بۆرژوازی خەباتی دەکرد بۆ تێکشکاندنی کوتوبەندەکانی کۆمەڵگەی فێۆدالی، چینێکی نوێ لە تەنیشتەوە سەری هەڵدا. کرێکار چینێکی نوێ کۆمەڵگایەکەیەتی بێمۆڵک و ماڵ. زۆرێک لە جووتیارانی لادێ لەگەڵ دانیشتوانی شارەکان لەلایەن چینی سەرمایه‌داری تازە پێگەیشت و بەرەو کارگە و کارخانەی سەرمایه‌داران بردران. تا سەدەی 19ەم خەباتی چینایەتی لە جیهاندا سیمایەکی تەواو نوێ هەبوو لەوەی کە لە سەردەمی شەڕەکانی جووتیارانی ئەڵماندا هەیبوو. ئێستا ڕوخساری هەموو بزوستنەوەیکی کۆمەڵایەتی بە جۆرێک لەژێر کاریگەری خەباتی چینی کرێکاردا دەبوو. ئەو ئاڵا سوورەی کە ئەم چینە بەرزیان کردبووەوە گرنگیەکی تەواو نوێ هەبوو. هەرکی مێژووی کرێکاران بۆ ڕزگارکردنی خۆی و هەموو مرۆڤایەتی بوو. لە ساڵی 1848 ئەو ساڵەی مانیفستی کۆمۆنیستی تیا بڵاو کرایەوە. لە ڕاستیدا تەنها چەند مانگێش پێش بڵاوبوونەوەی ئاڵای سوور مژدەی خەباتی کرێکاری گەشەسەندوو بوو لە سەرانسەری ئۆروپا. 16 ساڵ پێشتر لە فەڕەنسا کرێکارانی پاریس لە یاخیبوونێکدا ئاڵای سووریان بەرز کردەوە کە ئامانجی ڕووخانی حکوومەتی لوئیس فیلیپ بوو. دواتر لە شوباتی ساڵی 1848دا کرێکارانی پاریس جارێکی دیکە دەستیان کردبوو بە سەنگەر دروستکردن. پرسی هەڵبژاردننی ئاڵای نەتەوەیی فەڕەنسا لە ڕۆژانی دواتردا سەری هەڵدا. کرێکاران خوازیاری ئەوە بوون کە ئاڵاکە سوور بێت. بەشەکانی بۆرژوازی کە هاتبوونە ناو ئەم خەباتە بە هەوڵی گۆڕینی دەوڵەت لە دەسەڵاتی پاشایەتی بۆرژوازیەوە بۆ کۆماری بۆرژوازی داوایان دەکرد ئاڵای نەتەوەیی ئەو ئاڵا سێڕەنگە بێت کە لە سەردەمی شۆڕشی بۆرژوازی فەڕەنسادا بەرزکرایەوە. خەباتی کرێکاران لە کۆتاییدا لە خوێندا نقم کرا و تاکە ئەمتیازێک بۆ داواکاریەکەیان گوڵێکی سوور بوو، نیشانەیە کە لە گوڵە بە ڕۆژەی سوور دەچوو بە ئاڵای فەڕەنساوە لەکێنرا بوو. لە ساڵی 1871دا جارێکی دیکە ئاڵای سوور بەسەر پاریسدا بەرز بووە. ئەمەش ڕاگەیاندنی کردەوەیەکی مێژووی بێوێنەی
دەست بە سەرداگرتنی دەسەڵاتی کرێکار بوو. کۆمۆنای پاریس دامەزرا. ئەمە یەکەم جار بوو کە ئاڵای سوور نەک تەنیا بۆ یاخیبوون، نەک تەنیا بۆ ڕاپەڕین، بەڵکو بۆ شۆڕەش، بۆ سەرکەوتنی خەباتی کرێکاران و دامەزراندنی حکوومەتی کرێکاری بوو. لە سەردەمی کۆمۆنای پاریس و بەدواوە ئاڵای سوور بوو بە هێمای ئاواتەکانی کرێکارانی نێونەتەوەیی و ئەرکی مێژووی بۆ ئازادی هەموو مرۆڤایەتی. لە یادکردنەوەی ئەو خەباتەدا لێنین نووسیبێتی یادی خەباتگێڕانی کۆمۆن نەک تەنیا لەلایەن کرێکارانی فەڕەنسا بەڵکو لەلایەن کرێکارانی جیهانەوە ڕێزی لێدەگیرێت. چونکە کۆمۆن نەک بۆ هەندێک ئامانجی نیشتمانی یان تەسک و بچووک بەڵکو بوو ڕزگارکردنی هەموو مرۆڤایەتی زەحمەتکێش لە هەموو چۆسانەوەیەک خەباتی کرد. کۆمۆن وەک تێکۆشەرێکی پێشەنگ بۆ شۆڕشی کۆمەڵایەتی لە هەر شوێنێک کرێکارێک ئازاری هەبێت و خەریکی خەبات بێت هاوسۆزی بەدەستێنەوە. جەنگاوەرانی کۆمۆنە بە ئاگایی ناسیۆنالیزمی بۆرژوازی خۆیان ڕەت کردەوە و ئاڵای سووریان کردە سمبۆلی ئازادی کرێکارانی جیهان. لە کۆتایی سەدەی 19 لە ژمارەیەک وڵاتانی ئۆروپی و ئەمریکی و ژاپۆن سەرمایەداری بۆ سەرمایەداری ئەمپریالیستی پەرێسەند. لەگەڵ ئەم گۆڕانەدا یەکەم جەنگی ئەمپریالیستی ڕوویدا بۆ ڕاکێشانی خەڵک بۆ جەنگ. چینە فەرمانڕەواکانی وڵاتانی ئەمپریالیستی دەستیان کرد بە بانگەشەی گەلەکەم لە سەروی هەموویانەوە و بەرگری لە نیشتمان. بۆ ئاماتەکاری بۆ جەنگ چینە فەرمانڕەواکانی ئەم وڵاتە ئاڵای نیشتمانیان بەهێز کرد و ئاڵای سووریان لە هەموو کاتێک زیاتر سەرکوت کرد. لە نێوان چین و توێژە جیاوازەکاندا لەوانە لە نێو کۆمۆنیستەکاندا مشت و مڕ دروست بوو. ئایا ئاڵای شۆڤێنیزمی نەتەوەی بەرز بکەنەوە یان ئاڵای شۆڕشی کرێکاری و کۆمۆنیستی؟ ئەم مەسەلەیە واتە مشت و مڕی نێوان ناسیۆنالیزم یان ئینتەرناسیۆنالیزم دووبەرەکی لە نێوان گروپ و پارتە کۆمۆنیستەکاندا دروست کرد. ئەنتەرناسیۆنالیزمی دووهەم لەسەر ئەم پرسیارەی ناسیۆنالیزم بەرامبەر بە ئەنتەرناسیۆنالیزم داڕما. ئاڵای سوور لە زۆرێک لە وڵاتانە لەلایەن کرێکارانەوە هەڵکرا. ڕاپەڕینی بەرفراوان لە سوپا و هێزی دەریایی هەردوو وڵاتی فەڕەنسا و ئەڵمانیا سەری هەڵدا. هەروەها ئاڵای سوور لە ئەمریکا لەلایەن کرێکارانی پیشەسازی و کەسانی دیکەوە بەرزکرایەوە. بەڵام تەنیا لە رووسیا بوو کە حزبی چینی کرێکار و سەرکردەکەی لێنین بەردەوام هەڵوێستێکی شۆڕەشگێرانەی بەرامبەر بە حکوومەتی پاراست بوو کە چینی کرێکار لە ڕاستیدا توانی بووی سوود لەو قێرانە سەختە وەربگرێت کە بەهۆی شەڕەوە قورستر بووبووە و ڕاپەڕینێکی چەکداری ئەنجام بدەن و دەست بەسەر دەسەڵاتی سیاسیدا بگرن. تەنیا لە رووسیا ئاڵای نەتەوەی ڕووخێندرا و ئاڵای سووری کۆمۆنیزم لە شوێنی دانرا. بەلشەفیکەکان سەرکەوتوو بوون لە ڕاکێشانی خەڵک بۆ بەرنامەی سیاسی خۆیان و لە شەوی 25 ئۆکتۆبەردا بانکێشتی ڕاپەڕینیان کرد. ئاڵای سوور لەسەر کۆشکی زستانی قەیسەر بەرزکرایەوە و ئەندامانی حکوومەتی کاتی بۆرژوازی دەستگیرکران. لە ڕۆژانی پاش ئەو سەرکەوتنە کاتێک هەزاران کەس لە شەقامە جیاوازەکانەوە ڕژانە گۆڕەپانی سوور و سرودی ئەنتەرناسیۆناڵیان دەگوت، ئاڵای سووری شکۆمەند لە سەروی دیواری کرملین بەرزکرایەوە. لێنین سەبارەت بە گرنگی شۆڕشی ئۆکتۆبەر دەڵێت ئێمە هەرگیز ئەو ڕاستیەمان نەشاردووەتەوە کە شۆڕشەکەمان تەنیا سەرەتایە و سەرکەوتنی کۆتایی دێت کاتێک هەموو جیهان بەگەڕی ئەم جۆرە شۆڕشە ڕووناک دەکەینەوە. بۆ یەکەم جار کرێکاران و پارتە سیاسیەکەیان دەسەڵاتی سیاسیان گرت. حکوومەتی کرێکاران دامەزرا و دەستیان بە گواستنەوەی سۆشیالیستی کۆمەڵگە کردبوو. ئەمەش بازدانێکی مێژووی بوو بۆ دۆزی کرێکاری نێودەوڵەتی و ئەرکی مێژووی کرێکار. ئەمڕۆ شۆڕشی سۆشیالیستی یەکێتی سۆڤیەتی پێش و پێشەوانە بووەتەوە، بەڵام چیرۆکی ئاڵای سوور لە خەباتی ستەملێکرا و ئستیغلالکراوان و ئامانجی شۆڕشی کرێکاری و تێڕوانینی ئەنتەرناسیۆنالیزمی کرێکاری گیان نەکراوە دەمێنێتەوە. لە کاتێکدا خەڵک خەریکی خەباتە دەبێت ئەوە بزانین کە ئاڵایەک هەیە نوێنەرایەتی بەرژەوەندیە بنەڕەتیەکانی خەڵک دەکات، بەڵام ئاڵای یەک نەتەوە نییە. ئاڵای سووری کۆمۆنیزم و شۆڕشی کرێکاری ئەو ئاڵایەیە
کە چاوسێنەران و ستەملێکراوان لە سەرانسەری جیهاندا بە یەکەوە دەبەستێتەوە و پێچەوانەی دابەشکردنیان. ئەو ئاڵایەکە نوێنەرایەتی ئەرکی مێژووی چینی کرێکار دەکات بۆ ڕزگارکردنی خۆی و هەموو مرۆڤایەتی. Suri şorşine de şakele Bahçeke Lezire valla suram Surudi yaşnabuna Vam ruba düşmün dakhini Ruba düşmün dakhini Minim malay Suri şorşine de şakele Suri şorşine de şakele Bahçeke Lejre وعلى صورم سرودي عشنبونا وامرو بعدش من دخيني وبعدش من دخيني مرگی و شیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روژی دیا دست مرگی و شیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روژی دیا من دمالا Suri şorşine de şakeli Suri şorşine de şakeli Bahçeke Lejre وعلى صورم سرودي yaşnabuna Vamru badüş min dakhini Badüş min dakhini برزلوت که یامانجی خم و بیرون مبستم لخباد وازناینم تا نبینم سرباستی برزلوت که یامانجی خم و بیرون مبستم لخباد وازناینم تا نبینم سرباستی بندم مالا Suri şorşine de şakini Suri şorşine de şakini Min bahçeke Lejre وعلى صورم سرودي yaşnabuna Vamru badüş min dakhini Badüş min dakhini بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا بابەتی دووهەمتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی ژن و مەی لە ڕۆمانی دواشەوی دابەزینی عیسای شێرزاد حەسەندا. لە نووسینی دیمەن عەبدوڵڵا لەم ڕۆمانەدا گومان و ژن و مەی پانتایەکی زۆری داگیر کردووە. گومان لە بوون و نەبوون، لە توانا و هێز سەرەتا بۆ شیکردنەوەی هەر تێکستێک دوو شێوە زیاتر بەکارهاتووە. یەکەم
لە ڕێگەی نووسەر خۆیەوە واتە ژیانی نووسەر کە ئەم ڕێگایە کاتی خۆی ڕێبازی سۆشیالیزم پشتی بە ئەم پرۆسێسە دەبەستێت وەک باختین. دووهەم لە ڕێگەی تێکسەکانەوە ئەم ڕێگەیەش لە دوای جەنگی جیهانی بەکار هاتکە بنیادگەرەکان پشتیان بەم پرۆسێسە دەبەست وەک ترۆدرۆف. ئەگەر لەو ڕوانگەیەوە بڕوانینە ڕۆمانەکەی مامۆستا شێرزاد حەسەن هەم خودی نووسەر دەناسین هەم تێکستەکەش، کەواتە دەتوانین چەند کودێک و گرێک لە ڕۆمانەکەدا بکەینەوە. لە ڕۆمانی دواشەوی دابەزێنی ئایستای شێرزاد حەسەندا زۆر شت تێدەگەین هەر یەکەمان دەتوانین لە چەندین گۆشەنیگای جیاوازەوە لەسەری بدوین، چ لە ڕوانگەی کۆمەڵایەتی، فکری، فەلسەفی، ئاین و هیتر. لەم ڕۆمانەدا گۆمان و ژنومەی پانتایەکی زۆری داگیر کردووە، گۆمان لە بوون و نەبوون لە توانە و هێز. لەگەڵ ئەوەشدا شکۆی مرۆڤایەتی لەکوێدایە، مرۆڤ قیمەتی چییە، بڕوای متمانەی مرۆڤەکان تا چه ئاستێکە. لە کاتێکدا دەبینین هیچ شتێک وە گومان مرۆڤ وێران ناکات، وە کاراکتەری سەرەکی گومان لە خاچی دەدات و ئەیساش بێبڕوایی مرۆڤەکان جارێکی دیکە لە خاچی دەدەنەوە. لێرەدا مردوو زیندوو دەنێژن، سەردەمێکە لە نێوان بوون و نەبوون جیاوازی نییە. سەردەمی بێباکی و دەڕەقانە و دروستکردنی چیرۆکە نەبیندرا و نەبیستراوەکانە. مرۆڤ کاتێک دەگاتە کەماڵ لە ژینگەیەکی پڕنائارامی و فەوزا و پۆپۆلیزم هەر ڕۆژێکی وەک حەشر بەڕێ دەکات. بەڕادەیەک سروش لە دەست زیندوو مردوو ماندوو دەبێت. ژن ئەم ڕۆمانە ئێمەی خستە تێڕامان و خەیاڵەوە کە ژیانی ئێستا لە سەردەمی پۆپۆلیزم چۆن گوزەر دەکات. مرۆڤ چۆن نرخ بۆ شتەکان دادەنێت. بۆ نمونە نرخ و ڕۆڵی ژن لە 2000 ساڵ چۆن بووە و لە ئێستادا چۆنە. لەگەڵ هەموو ئەم گۆڕانکاریانەی ڕاستە تەواوی سکتەرەکانی ژیانی گرتەوە، بەڵام ژن وەک خۆی مایەوە و هەر ژن دەکوژرێت و بەردباران دەکرێت. بەواتایکی دیکە لە لای زۆربەی نەتەوەکان بە تایبەتی کورد ژن زیاتر مێ دەکرێت و پیا و زیاتر نێر دەکرێت. بەڵام 2000 ساڵ تێپەڕی زەمن گۆڕا دەبینین ئەقڵ لە جێگەی خۆیەتی بەرامبەر بە ژن. هەردەم تراژێدیای ژن و قوربانی ژن دەبینرێت، بە ناوی شەرەف و ناموز دەکوژرێن و لا مافەکانیان بێبەش دەکرێن. بۆ نمونە نووسەر هەر خۆی لە دووتوی ڕوومانەکەیدا دەڵێت پیاوەکان ئاگرەکانی جەنگەکان هەڵدەگیرسێن و ژنەکان لەو ئاگرەدا دەسووتێن و لە پرسە ئەبەدیەکاندا شیوەن دەگێڕن. ئەگەر سەرنج بدەین زۆر بەڕوونی دۆخی ژنان دەخاتە بەر دیدەمان بەدەست پیاو سەلاریە کە چۆن ژن وە کۆیلە و چۆساوە سیرکراوە. لە ڕۆمانەکەدا کە لە ڕێگەی مریەم ئازار و ئەشکەنجەی ژن دەگوازێتەوە کە ژن لە نێو هەموو نەتەوەکاندا بە ڕێژێکی کەم و زۆر ڕوبەڕووی ئەم کارە ساتانە دەبنەوە. ئەمانە چەندین پرسی سەرسوورخێنەرن کە وروژاون لە ڕۆمانەکەدا و نووسەر خستوویەتە بەردەم، هەر یەک لە خوێنەران و چەندین پرسی جۆراوجۆری دیکەش. مەی یان شەراب. مەی یان شەراب ڕەمزی چییە لە ڕۆمانەکەدا و دەلالەت لە چ دۆخێک دەکات؟ مەی لە نێو هەموو نەتەوەیەکدا ڕێگایەک بووە بۆ ئەوەی مرۆڤەکان هەندێک لە بارگرانی سەرشانی خۆیان کەم بکەنەوە یاخود لە ئازار و ناڕەحەتیەکانی خۆیان لەبیر بکەن. پەنایان بۆ مەی بردووە. لە ڕۆمانەکەدا دەلالەتە لەم سەردەم و کۆمەڵگای کوردی کە هەمووی بێدەنگە لە بەرامبەر حەق و ئەرکەکانیان یان دەکرێت بڵین بێ ئاگا و مەستن بەرامبەر بە مافەکانیان. بۆ نمونە کاراکتەری سەرەکی بە عیسا دەڵێت حەز دەکەم تۆش پێکێکم لەگەڵ هەڵبدەیت، ناکرێت من مەست و تۆ هۆشیار بیت. ئەمشەو هەموو دنیا بە یادی تۆوە، شەراب و ئارەق و بیرە و ڤۆدگە و کۆنیاک و شامپاین و جێن و دەیان جۆر لە ڕۆحی مێوە و ئاوێتە بە کحۆل دەخۆنەوە. هەمووان دەزانین مەی جۆرێک لە بێهۆشی دێنێتارەوە. ئاماژەیە نەک لە ئێستا بۆ داهاتوش ملەت و سەرخۆش و مەست و بێئاگایە لە هەموو گۆڕانکاریەکان. ئەمەش خۆی لە خۆیدا جۆرێکە لە کۆتایی دنیا، چونکە ملەتی بێهۆش ملەتێکی بێدیالۆگە
کە سەرچاوەی شارستانیەتی هەر ملەتێک دیالۆگە. بەڵام لە ڕۆمانەکەدا میلەتێک نیشان دەدات لەو پەڕی بێ ئاگاییدا دەژین کە هەمیشە چاوەڕێ فریاد ڕەسن. ئەو ڕەمزانەی کە ڕۆماننووس بەکاری هێناوە جۆرێک لە نەرمی و ڕقی دەبیندرێن کە ئەمەش هەر لە پێناو بێئاگایی و ئاگایی ملەتێکە نازانێت دەرەنجامی چییە، بۆچی دەژیت. بۆ نمونە ئاخۆ بە کامیان کۆتایی بێت ئەم دنیاە، بەفر یان ئاگر یان ئاو یان هەرسێکیان. لە ڕۆمانەکەدا ڕەمزی ئاو بەکار هاتووە کە نەرمە و لە هەمان کاتدا ڕەمزی ئاگر کە زبرە یان هێزە و بەفر دیسان نەرمە. هەروەک چۆن ئاگر دەتوانێت بەفر بکات بە ئاو، ئاواش ئاو دەتوانێت ئاگر بکات بە ڕەژوو. بەڵام کۆتایی دنیا هەر کامێکیان بێت لەوە زیاتر نییە برا گۆشتی براب دەخوات. خوشک چاڵ بۆ خوشک هەڵدەکەنێت. بەڵێ ئەوە نە ئاوە و نە ئاگر و نە بەفر. کەواتە نەبوونی خۆشەویستی مرۆڤ دۆستی کە پەیامی ئەیسایە کۆتایی دنیاە.
درد دلای آی بدخابین yargıcılık u barana yargıcılık u barana yargıcılık u barana بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان تا لە ئەڵلقەیەکی دیکە ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانی تەندەسپێرم.